وانەکانی لۆجیک دەست پێ دەکەینەوە. چەند کاتیگۆریەکمان خوێن ئێستا دەچینە سەر کاتیگۆری چۆن. تاوان کاتیگۆری چۆن ئەوەیە کە ئێمە لەبارەی شتێکەوە دەڵێن چۆنە، و ئێمە لەبارەی شتانێکی زۆرەوە دەڵێن چۆنەوە شتە. کەسێک ئەگەر هەواڵی تەندروستی بپرسین دەڵێن چۆنە. کەسێک شتێک ئەگەر لەبارەی ڕەنگەکەیەوە بپرسین هەر چۆن بەکاردێنێت، ڕەنگەکەی چۆنە. لەبارەیەوە لی بپرسین لە زانستێکە دەڵێن لە زانستەکە چۆنە، بەڕەزەن لە بیرکاریا چۆنە، لە کیمیا چۆنە، لە زمانە چۆنە، لە وەرزشا چۆنە. ئەمانە هەمووی چۆن بەکاردێنین. چۆن لەلایەکەوە ڕەبتی بە چۆنیەتی هەر شتێکەوە هەیە، ئەو چۆنیەتی کە وەری دەگرێت. لەلایەکی تیشەوە ڕەبتی بەوەیە دەبێ و چۆنیەتیە جێگیر بێت. یعنی ئەڕستۆ بۆ ئەوەی باسی کاتیگۆری چۆنمان بۆ بکات دوو ئەساس هەیە، دوو بنەمای هەیە. تەبەن ئەو بە ڕۆشنی بنەماکان باز ناکە، بەڵام لە ڕێگەی باسەکەیەوە هەست بەو دوو بنەمایە دەکەیت، چونکە دایمە دێت لە باسکردنی چۆنەکانە ئەوەی کە چۆنی لەبارەوە دەوترێت دوو شت دێنە. یەکیان باسی ئەوە دەکا ئەو چۆنیەتی کە ئەو شتە هەیەتی ئەو جێگیرە. یەکەم چۆنیەتیە دەبێت چۆنیەتی بێت، دووەم دەبێت جێگیر بێت. کە دەڵێن چۆنیەتی ینی کەیفیەتێک، یعنی شێوەیەک حاڵەتێک کە ئەو شتە وەری گرتووە. کاتێک ئەم حاڵەتە کە وەردەگرێت بەوەی تەنها حاڵەتەکە وەردەگرێت ئەوە چۆنەکەی چۆنی لەبارەوە ناوترێت، دەبێت ئەو حاڵەتە لە ناویە بگۆڕێ بۆ حاڵەتێکی جێگیر. لەبەرەوەی کاتێک باسی چۆنمان کرد کاتیگۆری چۆن وتراوی چۆن، ئێمە لە ڕووی لۆجیکەوە نەک لە ڕووی قسەکردنەوە، چونکە لە ڕووی قسەکردنەوە جاری وا هەیە بە غەڵەت وتنەکان ئێمە بەکاردێنین و ڕاهاتوین لە سەریان و کەسیش لە پرسیینەوە ناکە، ینی دەقیق نین لە قسەکردنە. بەڵام خۆی لە زمان خۆی ئەم دقەتێتیایە، بەس لە بەکارهێنانەکەی ئێمە ئەوە کەوتوێتەوە، چونکە لەبەرەوە ئێمە خەڵک عمومەن زمان بە وشیاریەوە وەرناگرێت، زمان بە تەقلید وەردەگرێت. بەڵام کەسێک کە ورد بێتەوە لەو زمانەی بەکاری دێنە و کە زانیوێتی، ئەوە دەتوانێت فعلەن زمانەکەی دقیق بکە. ینی کاتێک کە لە قسەکردنیا دەدوێت بە دقیقی بە وردی ئەم وشانە بەکار بێنێەوە لە جێگەی خۆیانە بۆ ئەو شتانی کە لەبارەیانەوە دەوترێت. تەبەن چۆنیەتی لەبەرەوە وتمان لە ئەساسەوە ئەڕستۆ ئەوە کە دەوێت باسی چۆنمان بۆ بکات دوو شت جا دەکاتەوە. یەکیان ئەوەیە کە دەبێ شتێک چۆنیەتێکی هەبێت، شێوەیەکی هەبێت، یا دۆخێکی هەبێت، یا تەنانەت خاسێتێکی هەبێ. مۆزۆی خاسێتەکان تۆزێک کێشەی تایە دواتر ڕوونی دەکاتەوە لە بەشەکانی دواترە. ئایا خاسێتەکان چۆنن یانە، یعنی بە شتێک دەڵێن زبرە یا ڕقە، یا ئەمانە لەکوێ دەبن بە چۆن، لەکوێ چۆن نین. چونکە هەندێکیان هەر بە پێ و دوو بنەمایە جێگیری چۆن دروست دەکە لەگەڵ چۆنیەتی. یعنی دوو بنەمامان هەیە بۆەوەی ئێمە چۆن دیاریکەین، یعنی ئەو شتەی کە چۆنیەتی شتێک دیاریکەین. یعنی لە چۆنەکەیەوە چۆنیەتەکەیەوە ئێمە کاتێک قسەی لەبارەوە دەکەین ئەوە دیاری بکەین، چونکە دەکرێت ئێمە لە ڕووی چۆنیەتیەوە قسە لەسەر شتێک نەکەین. خۆی کاتیگۆریەکان چین؟ کاتیگۆریەکان ئەوەیە کە ئێمە ئیمکانی ئەوەمان هەیە لەسەر چی هەر شتێک قسە بکەین. یعنی کە قسە دەکەین باسی شتێک دەکەین، توانامان هەیە تا کوێ زمان ڕێگەمان دەدا، بیرکردنەوە ڕێگەمان دەدا، وجودمان ڕێگەمان دەداوە، وجودی شتەکە ڕێگە دەدا قسەی لەبارەوە بکەین. بۆ نمونە تۆ کاتێک قسە لەبارەی شتێکەوە دەکەیت کاتیگۆری کاتت هەیە، کاتیگۆری شوێنت هەیە. یعنی هەر شتێک لە شتەکان کە هەن ئیلانا لە ناو کاتێکی دیاریکراوان هەن، لە ناو شوێنێکی دیاریکراویشە هەن.
ئەلێرەوە کە لە ناو کاتێک و شوێنێکی دیاریکراوە هەن ئەمە وای کردووە کە ئێمە بتوانین لە ڕووی شوێنەوە و لە ڕووی کاتیشەوە لەبارەیانەوە بدوین و هەر شتێک جەوهەرێکی هەیە و هیچ شتێک نییە کە جەوهەری نەبێت ئەوەی کە جەوهەری خۆی جەوهەری نییە جەوهەری نییە ئەوە خاصیەتێکی ئەو شتەیە کە جەوهەری هەیە یعنی ئەو شتانن کە وابەستن بە جەوهەرەکەەوە ئەوانە شتانێک نین وابەستن نەبن بە جەوهەرەوە و هەبن ینی بەسەر بەخۆ هەبن وەکو جەوهەرەکان چۆن بەسەر بەخۆ هەن کەواتە یا ئەو شتانە یا دەبێت جەوهەر شتێک جەوهەری هەبێت ئەو شتانش کە بەسراون بە جەوهەرەکانەوە و بوونیان لەسەر جەوهەرەکان بەندە ئەوانیش هەر لەوێ وەخت لەبارەیانەوە دەدوین کە پەیوەستن بە جەوهەرەکانەوە چونکە ئەگەر جەوهەرەکان نەبن ئەوان نابن کە ئەوانیش نەبوون ئێمە ناتوانین لەبارەیانەوە بدوین تەمان ئەگەر بیل لە لۆجیک بکەینەوە لە ڕاستیان لۆجیک لەوانەیە سەرتاکەی بگەرێتەوە بۆ پارامێندس ینی چونکە پارامێندس باسی ئەوە دەکات ئەڵێ هەر شتێک نەبێ ناتوانین بیری لەکەینەوە ئەوەی نابووە ینی ئەوەی کە لە ناو بوونانیە نەبوو نابوون ئەوەی کە ناکەوێتە ناو بوونەوە نەک نەبوون کە دەڵێ نەبوون ینی شتێک هەیە و دواتر نەماوە نە ئەو شتێک کە هەر نەبووە ینی نابوونە نەک نەبوون ئەوەی لە دەرەوەی بوون ئەوەی کە لە دەرەوەی بوونە ناتوەتە بوون نەک ئەوەی هاتووەتە بوون و نەماوە نەبوونە ئەوە نەدەتوانین لەبارەیەوە بدوێن نەدەتوانین بیریشکەینەوە لێ لۆجیک دێکی دەکات لۆجیک پێت دەڵێ تۆ تەنها دەتوانین لەم حدودا بیرکەیتەوە هەرچی بکەیت بە بیرکردنەوەت ناتوانین لەم حدودا تێپەڕیت بە معنایەکی تر بیرکردنەوە و وتنی ئێمە لەبارەی شتەکانەوە چییە؟ سنووردارە و لۆجیک دێ ئەو سنوورە دیاری دەکات کاتیگۆریەکان چین؟ کاتیگۆریەکان ئەوە دیاری دەکەن لەبارەی هەبووەوە ئەوەی کە هەیە ئێمە لە چەند جیهەتەوە شوێنەوە دەتوانین قسەی لەبارەوە بکەین لە ڕووی جەوهەرەوە دەتوانین قسەی لەبارەوە بکەین لە ڕووی کاتەوە دەتوانین قسەی لەبارەوە بکەین لە ڕووی شوێنەوە دەتوانین قسەی لەبارەوە بکەین لە ڕووی ئەوەوە کە شتێک بدرێتە پاڵ شتێکی تر دەتوانین قسەی لەبارەوە بکەین لە ڕووی چەندەوە چەندە ئەو شتە یعنی هەر شتێک لێرە بێت چەندێتێکە هەر شتێک لە ڕووی چەندەوە دەتوانین قسەی لەسەر بکەین لە ڕووی ئەمانەی کە هەیە هەمووی لە چیەوە دەتوانین قسەی لەسەر بکەین ئەو دیاری کردووە یعنی لە دوای ئەمە ئەو شتانێک کە ئەرستۆ دیاری کردووە ئیتر شوێنێکی تر نییە کە ئێمە بڵین لەوێەوە لەبارەی ئەو شتەوە دەدوین چۆنیش یەکێکە لەوانەی کە ئێمە لەبارەی ئەوەی کە هەیە دەتوانین لە ڕێگەیەوە بدوین ینی لە ڕێگەی چۆنەوە لەبارەی ئەو شتانەوە بدوین ئەویش ئەگەر بیکەینە پرسیار بۆ ئەوەی بدوین دەڵێن چی؟ دەڵێن ئەو شتە چۆنە بۆ نمونە ئەگەر لەبارەی کاتیگۆریەکە شوێن بێ دەڵێن ئەو شتە لەکوێیە ئەگەر کات بێ دەڵێ کەی ئەو شتە ئاوا کەی ئەو شتە هەیە بۆ نمونە دانەپاڵ بێ دەڵێ ئەو شتە لەگەڵ هیچیە لە پاڵ چیایە نەک هیچ وەک خاوەنداریەتی نا چی دەدرێتە پاڵی فەرەزان تۆ دەڵێ نیوە دەدرێتە پاڵ یەک نیوە یەکێکە ینی نیوەت نییە هی یەکێک نەبێت ئەگەر یەکت نەبێت نیوەش نییە ئەمانە چین دراوە پاڵن ئەوە لە کاتیگۆری دانەپاڵا باسمان کرد لە دانەپاڵا ئەم شتە دەدێتە پاڵ ئەو ئەویش دەدێتە پاڵ ئەو وە جۆرێک لە لازمبوون هەیە بۆ یەکتر بۆ نمونە کۆیلە دەدێتە پاڵچی دەدێتە پاڵ سەرداریش دەدێتە پاڵ کۆیل ئەمانە چین؟ ئەمانە دانەپاڵ
یعنی لە ڕێگەی ئەم دانەپاڵەوە دەتوانی چی بکەی قسە لەبارەی شتەکانەوە بکەی ئێستا لەبارەی چۆنمان هەیە چۆن ئێمە چۆن ئەم چۆنە چۆن دەڵێین لەبارەی چیەوە دەیڵێین وە چی چۆنە و چی چۆن نییە و ئەڕستۆ هەوڵ دەدا ئەوە جا بکاتەوە هەندێک شت دەیە وا دەزانی لەناو چۆنان کەچی خۆی لەناو بۆ نمونە دانەپاڵان وا دەزانی لەناو چۆنان کەچی دەکەونە ناو کاتیگۆریەکی ترەوە وا دەزانی لەناو چەندان کەچی خۆی دانەپاڵە بۆ جا لێرەوە ئەو ئەوانە جا دەکاتەوە چی چۆنە بۆ ئەوەی بزانین چی چۆنە چی دەکەوێتە ناو کاتیگۆری چۆنەوە دوو بنەمای داناوە یەکێکیان هەر چۆنیەتەکەی ئەوی تریان جێگیری ئەو چۆنیەتەیە ئەگەر ئەو چۆنیەتە جێگیر نەبوو ئەوە دەڵێ ناکەوێتە ناو کاتیگۆری چۆنەوە ئیلانا دەبێ جێگیر بێت کە جێگیر نەبوو ئێمە نابێتە چۆنیەتی بۆ ئەو شتە یعنی شتەکە وەری دەگرێ و دەڕوایتر لە لای نامێنێتەوە و ناکرێت کە ئێمە باسی چۆن دەکەین باسی شتێک چۆنێک دەکەین چۆنێتیەک دەکەین کە ئەو شتە وەری گرتووە و جێگیرە لە ناوێ یعنی ئێمە لە هەموو کاتێکات دەتوانین قسەی لەبارەوە بکەین دەتوانین وەصفی ئەو شتە بکەین لە ڕێگەیەوە لە ڕێگەی چۆنیەتەکەیەوە بەڵام ئەگەر هاتووە چۆنیەتە جێگیر نەبوو ئێمە ناتوانین وەصفێکی جێگیری ئەو شتە بکەین یعنی ناتوانین لە ڕێگەی چۆنیەتەکەەوە پێناسەی بکەین جا بۆ ئەوەی بتوانین لەبارەی شتێکەوە جوابی چۆن بدەینەوە دەبێت بتوانین ئەو شتە بە چۆن تعریف بکەین بۆ ئەوەی بە چۆنیش تعریف بکەین دەبێت ئەو چۆنە چۆنێکی جێگیر بێت چۆنیەتێکی جێگیر بێت جا بۆ ئەمە ئەو جۆرەکانی چۆن ژا دەکاتەوە لە پاڵ جۆرەکانی چۆنە جێگیری و ناجێگیری چۆنەکان دەست نیشان دەکات بۆ نمونە لە جۆری یەکەمە کە چۆنیەتیەکانن ئەو چۆنیەتیانە ئەوانن کە ئینسانێک وەریان دەگرێ و لە ناویا جێگیر دەبن ئەو توانایانن کە ئینسان بەدەستیان دێنێت توانا کەسبیەکان لەگەڵ چی لەگەڵ فەزیلەتەکان ئەوانی ژۆرێکن لە توانا کە ئەوانیش لای ئەڕستۆ وەردەگیرێن و لە ڕێگەی چیەوە وەردەگیرن لە ڕێگەی ڕاهێنانەوە خۆمان ڕادێنین لەسەریان کەسێک لە بیرکاریزانە بەچی بیرکاریزانە بەوەی خۆی ڕاهێناوە لەگەڵ بیرکاری هاوزانستا هەتا وای لێ هاتووە ئەوە لە ناویا چەسپاوە بەو کەسە دەڵێن کەسێکی ڕاضیاتیە ینی بیرکاریزانە ئەو بیرکاریزانیە چۆنیەتیەکە کە دەرونی ئەو وەری گرتووە ینی سیستەمێکە لە ناو دەرونی ئەوە چەسپاوە کە لە ناو دەرونی ئەوە چەسپا ئیتر ئەم چۆنیەتی وەرگرت ئەو کەسە بەو چۆنیەتێ دەبێت بەو شتە فەرەزەن مۆسیقا وەکو سیستەمێکە کەسێک وەری دەگرێت دەیکاتە چی دەیکاتە مۆسیقار دەڵێ ئەو کەسە مۆسیقارە کەوتت مۆسیقارە ئەوە بەچی پێناست کردووە بە چۆن پێناست کردووە بە چۆنیەتەکەی کە دەڵێ ئەو کەسە بۆ نمونە کەسێکی ڕاضیە ڕاضی بۆ معنای ڕاضە وەرشەوانە ئەم کەسەت بەچی هین کردووە بە چۆن پێناست کردووە و کەسێک دەڵێ خۆشنووسە بەچی پێناست کردووە بە چۆن پێناست کردووە ئەمانە وەکو چۆنێک ینی دەرونی ئەو کەسە حاڵەتێک وەردەگرێت شێوەیەک وەردەگرێت و ئەو شێوەیە وا لەو کەسە دەکات کە ببێت بەو شتە ینی دەرونی کەسێک کاتێک سیستەمی بۆ نمونە مۆسیقا وەردەگرێت مۆزیک وەکو سیستەمێکی بۆ جێبەجێکردنی کارێک ئەو کەسە پێی دەبێت بەچی مۆسیقار ئەگەری خەیاتی وەرگرێت دەبێت بە خەیات پێی دەڵێن چی پێی دەڵێن خەیات هەر شتێک لەوانە چ پیشەیی بێ هونەرمەند ڕەسام وێنەکێش وێنەکێشان چییە ئەوش وەرگرتنی سیستەمێکە دەروون وەری دەگرێ و لە دۆخێکا چۆنێتێکە
جێگیر دەروون جێگیر دەکات کە دەروون جێگیر بوو ئەو کاتە بەو سیستەمە کار دەکا و من دەسم بەو ئاراستەیە دەجوڵێتەوە کە دەروونم دەیەوێت کە دەرونیشم بەو شکڵە ویستی چۆن دەستم بۆ کە ئاوا جوڵایەوە کە دەروونم دەیخوازێ بەڵام دەروونم بۆ بە دەروونێکی وێنە ڕەسام ئەو کاتە من دەستم کە جوڵایەوە ڕەسامانە دەجوڵێتەوە یعنی وەکو دەستێکی کە ئەو دەروونەی بەو چۆنیەتیە ئەو چۆنیەتی تیا جێگیر نەبووە دەستم ئاوا ناجوڵێتەوە دەستم بە جۆرێکی هونەریانە دەجوڵێتەوە لە وەرزشە کاتێک کەسێک ئەم سیستەمە وەردەگرێ لە ناو ساحا جوڵە دەکا جوڵەی ئەم کەسە جوڵەیەکی چییە؟ ڕیازیە یعنی جوڵەی وەرزشەوانێکە یعنی جوڵەی کەسێکی ئاعتیادی نییە ئەم جوڵەی لەکوێوە پێیا دەبێت لەوە کە ئەو سیستەمە لە ناو دەرونی ئەو کەسا دۆخێکی داوە بە دەرونی کاتێک کەسەکە و حاڵەتە وەردەگرێت ئیتر ئەو سیستەمە ئیش دەکات و جوڵە بە قاچەکانی دەکات بەو شکڵەی کە دەرونی دەیخوازێ ینی بەو شکڵەی کە ئەو کەیفیەتە ئەو چۆنیەتی کە دراوە بە دەرونی دەیخوازێ ئەمانە چۆنیەتەکانە و ئەوەی کە جێگیر دەبێ ئەرستۆ پێ وایە ئەوانەیان دەتوانین وشەی چۆنی لەبارەوە بەکاربێنین ئەوە دواتر لە لێرە نمونەمان پێ ناگات چۆنەوە وایە بەس دواتر لە چۆنیەتیە هەڵچوونیەکانە نمونەمان پێ دەدا لەبارەی ئەوەوە کە لێرە ڕوونی ناگاتەوە یعنی کەواتە ئێمە بۆ زانستەکان یعنی کەسێک بە سوتفە پرسیارێکی بیرکاری حەل دەکا بە سوتفە نەگەم و جارێ هەر پرسیارێکت پێدا حەلیکە ئەمە ناتوانین پێی بڵین لە بیرکاریە چۆنە ناتوانین پێ بڵێن لە بیرکاریە چۆنە بیرکاریەکەی چۆنە لە کوردیا دەڵێن بیرکاریەکەی چۆنە وەکو چۆن دەڵێن عەرەبیەکەی چۆنە عەرەبیەکەی چۆنە ینی ئەو نظامە لە ناویان چەسپاوەیانە ئەڵێ لە فیزیا چۆنە لە فڵانە چۆنە لەو زانستانە یا بەنسبەت ئینەکانەوە ینی ئەڵێ چۆنە کەسێکی بەخشندەیە کەسێکی دادوەرە ئەمانەی کە تۆ لەبارەی کەسەکەەوە دێڵی تەمان کاتێک کەسەکە ئەمە وەردەگرێت ئەم سیفەتە وەردەگرێت تۆ دەتوانی بەوە پێناسەی بکەیت کە دەبێت ئەو شتەتیایە چەسپابی ئەگەر کەسێک لە حاڵەتێکا دادوەر بوو لە حاڵەتێکا دادوەر نەبوو یعنی چی؟ یعنی ئەمە بەڕێکەوت دادوەر بوو لەوێ لەوە نییە کە خۆی دادوەرە شتەکان وا ڕێککەوتون کە ئەو لەو شوێنە ئەو حکمەی دەدا ڕێک دەرچێت دروست دەرچێت یا کەسێک کە ڕیازی نییە دەچێتە ناو ساحەیەکەوە بە سوتفە گۆڵێک دەکات ئەمە ڕیازی نییە ئەمە بەڕێکەوت یەکاوایە لەبەرەوە بەم کەسە ناتوانین بڵێن چی کەسێکی ڕیازیە بۆچی ناتوانین چونکە ئەمە تایە حاڵەتە بەس لەوی ترا تایە توانستە دەتوانین لە ڕێگەی چۆنەکەوە چی بکەین پێناسەی بکەین دەتوانین لە ڕێگەی چۆنەکەوە جوابی چۆنەکە بدەینەوە بەوەی کە ئەو کەسە ئاوایە کە دەڵێن چۆنە جوابەکەی ئاوایە ئاوایە ئاوانیە ئاوا تعبیر لە چی دەکا لە چۆن دەکا کە دەڵێ کەسێکی چۆنە لە جوابەکەیە دەڵێ کەسێکی ئاوا و ئاوا و ئاوایە ئەمە ئاوایە تعبیرە لە چۆن کەواتە بۆ ئەوەی ئێمە لە چۆنیەتیەوە لە شتێک بدوێین دەبێ ئەو چۆنیەتیە لە ناو ئەو شتا جێگیر بێت ئێتر چۆنیەتیەکە چۆنیەتێک بێت کە دەرونی ئەو کەسە وەریگرتووەکو ئەو چۆنیەتیانەی کە چۆنیەتی زانستەکانن ینی نەریتی زانستەکانن یا نەریتە ئاکاریەکانن ئەوەی کە لای ئەرستۆ بە فەزیلەتەکان ناو دەبرێ ئەم کەسە وەریگرتبێت و لە دەرەنجامەوەی کە خۆی ڕایەناوە لەسەری لە ناویان نەقشی بەستووە ینی لە ناو دەرونی ئەوە ئەم نەریتانە جێگیر بوون و نەقشیان بەستووە دوایەوە کە نەقشیان بەستووە دەتوانی بەو چۆنە چی بکەیت وجودی ئەو کەسە دیاریکەی یعنی ئەو کاتە دەتوانین لەبارەی ئەو کەسەوە بە چۆن بدوێت و وە پێناسەشی بکەیت طبعا یەکە ئەو چەند جۆرێک لە چۆن جیا دەکاتەوە یەکێکیانە و توانست لای ئەو چۆنە و دەتوانین بە چۆن پرسیاری لێ بکەین و وەڵام وەرگرین وانی وەڵامی ئەو چۆنە وەرگرین
يعني دەتوانین پرسیار ئەو کەسەی توانستێکی هەیە توانستەکە یا ئاکاریە یا زانستیە یا معرفیە يعني یا تیۆریە یا عملیە هەر کامیان بێت تیۆری بێ یا عملی بێ ئێمە کاتێک چۆنمان پرسی ئەو کەسە چۆنە یەکسەر دەتوانین تعریفی کەین بۆ چییە بەو توانستەی کە هەیە ئەو کەسە چییە چۆنە یەکسەر بەینەکەی پێناسەی دەکەیت چۆنیەتەکە یەکسەر دەدەیت توانستەکەی پێ دەدەیت یعنی تۆ دەڵێ لە وێنە کێشانە چۆنە ئەم چۆنە ینی جێگیر بووە یا جێگیر نەبووە کەوت دوێنە کێشە ئەوە چۆنەکەت دیاری کردووە چۆنەکەش چییە چۆنێکی جێگیرە ئەگەر جێگیر نەبوو ئێمە ناتوانین تعریفی کەسەکە لە ڕێگەیەوە بکەین کەواتە چۆن تەنها دەتوانین لەوێەوە ینی لە جوابی چۆنە کە دەمانەوێت تعریفی ئەو شتە بدەین بە کەسەکە لەبارەوە بدوێین کاتێک دەتوانین کە ئەو چۆنەتیایە جێگیر بێت ئەمە تەمان جۆری یەکەم بەنسبەت توانست و حاڵەتەوەیە ئەو ئەرستۆ جیاوازیەک دەکات لە بینی حاڵەت و توانستە بۆچی حاڵەت چۆن نییە چونکە حاڵەت جێگیر نییە ئەڵێ ناوی توانست هەر کە ئێمە دەڵێن توانست خۆی ینی کەسێک توانای هەیە لە شتێکە هەر توانست خۆی دەلالەت لە چی دەکات لە جێگیری دەکات یعنی کە تۆ وتت ئەو کەسە توانای هەیە لەو شتایانی ئەو توانستە تایە دامەزراوە کە دەڵێ توانای ئەوەی هەیە وێنە بکێشێ ینی چی ینی توانستەکە تایە دامەزراوە بەڵام حاڵەت بەو شکلە نییە حاڵەت دۆخێکی تێپەڕە و بۆی تێپەڕبوونەکەوەکەیەوە ئەوە دەردەکەوێ کە ئەو چۆنیەتیە لە ناو دەرونی ئەو کەساچی نییە جێگیر کاتێک کە ئەو کەسە شتەکە نەیتوانی ئەوەی کە دەیکات بیکاتەوە یعنی تەبعا نەبووە لە لای بۆیە ناتوانێت بیکاتەوە کەواتە ئەمە حاڵەتە ئەمە چی نییە توانست نییە واتە لە حاڵەتی شەوە نەگۆڕێ بۆ توانست نابێتە چۆنیەتی طبعا لەبارەی جاکردنەوەی حاڵەت و توانستەوە باسی ئەوە دەکات کە توانست درێژخایەنە و توانست شتێکە ئێمە ناتوانین ئەگەر دامەزرا ناتوانین لای بین ناتوانین بیسڕینەوە چونکە نەقشی خۆی گرتووە هەر وەکو خاڵێک نیشانەیە کە ئێمە لە پێست لەگەڵ خوێنە تێکەڵ دەبێت ناتوانین لای بین چونکە بۆتە بەشێک لە گۆشتەکە بۆتە بەشێک لەو پێستەی کە هەیە بامان شێوە توانستیش ئەو نەریتە ڕێک دەبێتە بەشێک لە دەرونی ئەو کەسایی تر جابوونەوەی زەحمەتە بەڵام حاڵەت وانە حاڵەت ئەم شتە نەبووەتە بەشێک لە دەرونی ئەو کەسە نەچەسپاوە و لەبەرەوە لە کاتێکا دەکرێت بەڕێکەوت شتێک بک بەڵام جارێکی تر ناتوانێت ئەو شتە دووبارە بکاتەوە بۆ نمونە کەسێک تیرروکەوانێکی بەدەستەوە دەدەین نیشانەیەکی بۆ دادەنین ئەم کەسە ئاوا دەکا یەکەم جار تیرروکەوانەکە دەگرێت ڕای دەکێشێت لاینەکە دەدا لە نیشانەکە ئەمە بەوە ناکاتەوەی کە تیرەندازە چۆن دەزانین تیرەنداز نییە چونکە جارێکی تر تیرروکەوانەکەمان پێدا ئەم جارە وەشاندی نایپێکێ کە نەیپێکە یانی چی ینی تیرەنداز نییە ئەی تیرەنداز کێ تیرەنداز ئەوەیە هەر کاتێت نیشانەکەی گرت دەبێت لە هەدەفەکە بدا و ئەمەش بەڕاهاتن بووەتە بەشێک لە دەرونی ئەو مقیاسانە هەمووی وەردەگرێت و لە دەرونیە ئەو نظامە ئیش دەکات بەس ئەمی تر لەبەر ئەوەی ئەو نظامە لە ناویە ئیش ناکاکە قیاسەکان وەرگێ دووریەکە وەرگێ و سورعەتی تیرەکە وەرگێ و شوێنەکە وەرگێ و تەنانەت ئەتیبار بۆ ئەوە دابنێ کە لە دەوروبەرەکە چیە تاوەکو ئەم تیرە بەو ئاراستەیە بڕوە ئەمەی کە ئەمانە دەخوێنێتەوە لەناو ئەمە وجودی نییە بەڵام بەڕێکەوت تیرەکەی وەشاندووە وا جەوەکە فەزاکە ڕێکەوتووە کە ئەو تیرە بەرەو شتە بکەوێت یانی جاری وایە ئەوەی وای کردووە کە ئەم تیرە بەر هەدەفەکە بکەوێت لە ڕاستیان ڕاستی دەستی ئەم نییە ئەم لەوانەیە بە جۆرە دەستی گرت بێت کە نیشانەکە نەپێکێ بەڵام لەوانەیە بایەک بێت لەو کاتە بدا لە تیرەکە و نیشانەکە بەرەوچی بەرێ تیرەکە بەرەو نیشانەکە بەرێ و لێدا یعنی ئەمە حاڵەتە لەبەرەوە جارێک دەکرێت بەڕێکەوت ڕوو بدا بەڵام جارێکی تر لەو کەسە ڕووناداتەوە بەڵام ئەو کەسەی کە دەتوانێت هەموو جارێ ئەوەی کە هەیە بیکات ئەوە تایە بووەتە توانست
بۆ نمونەوە بەڕێکەوت جاری وایە قوتابیەکتان هەیە لە قوتابیەکان ئەوانەی کە مامۆسان جوابی پرسیارێکی ئێن دەداتەوە پرسیارێکی لێ دەکەی لە بیرکاریە بۆ نمونە جوابەکەی دەزانێت و بۆ یەک جار دەیزانێت دواتر ئەم تەلەبەیە هەرچی لێ دەپرسی نازانێت ئەمە ئەو ڕێکەوتەیە حاڵەتە بەڵام ئەمە نەیتوانیوە ئەو حاڵەتە لە ناو خۆیان ژەگیرکە دوای ئەوە لەبارەی پەیوەندی حاڵەت و توانستەوە هەموو حاڵەتێک هەموو توانستێک حاڵەتە بەڵام هەموو حاڵەتێک توانست نییە ئەرسطو ئاوا دەڵێ یعنی ئەمە دەمانگەێنێ بەوەی ئەوەی کە حاڵەتە لە کەسێکە کەسێکی تر خۆی ڕادێنێ و دەبێت فعلەن ئەو حاڵەتە بگرێت یعنی تووشی ئەو حاڵەتە ببێت ئەو حاڵەتە بگرێتە خۆی یعنی لە حاڵەتەوە ببێتە شتێکی ئاسایی لەلای بۆ نمونە هەر لە نمونەی تیرەندازەکە ئەوەی کە پێشتر باسمان کرد ئەم کەسەی کە بووە بەڕێکەوت تیرەکە لە شوێنەکە دەدا ئەمە حاڵەتە بەڵام توانستەکە چییە توانستەکە ئەوەیە کە ئەم کەسە هەموو کاتێک ئەو حاڵەتەی تایە یعنی هەموو کاتێک کە تیرەکەی ڕاگرت نیشانەکە دەپێکێت هەر کاتێک ڕایگرت دەیپێکێت ئەوە هەر حاڵەتەکەیە گۆڕاوە بۆچی بۆ توانست یعنی توانست توانای دووپاتکردنەوەی ئەوەیە کە جارێک بەڕێکەوت ڕوودەدات بەڕێکەوت وەکو حاڵەت لە کەسێکا ڕوودەدات کەواتە توانست عیبارەتە لە جێگیرکردنی ئەو حاڵەتە لە مرۆڤە کە ئەو حاڵەتە جێگیر بوو ئەو کەسە کاتێک کە دەیەوێت ئەو شتە بکە ڕێک ئەو دۆخە وەردەگرێت کە ئەو دۆخەی وەرگرت هەموو قاسەکان مەزبوط دەبن و شتەکە دەتوانێت چی بکە بەڕێکی بکات وەجاری وا هەیە تۆ فەرەزەن ئەو دۆخەی کە وەری دەگری ئەگەر بەڕێکی وەرد نەگرت ئەوە چییە ئەوە شتەکە لە دەستت دەردەچێ ناتوانی ئەو شتێک کە هەیە بیکەیت یعنی بە معنایەک لە معناکان هەموو توانستێک بۆ ئەوەی جێبەجێ بێت ئەو دۆخە ئەو حاڵەتە دروست دەکاتەوە یعنی لە پێشەوە تۆ تەمرین لەسەر حاڵەتەکە دەکەی دەبێتە توانست یعنی تەمرینەکە لەسەر حاڵەتەکە تواناکە دەکاتە توانست یعنی تۆ توانە ئەوەیە کە ئیمکانی ئەوە دەیە ئەو شتە فێری بەڵام توانست ئەوەیە کە فێری بوویت ینی نەریتەکە جێگیر وە لەوێ یەکەم جار حاڵەتەکە توانستەکە دروست دەکات بەڵام دواتر توانستەکە حاڵەتەکە دروست دەکاتەوە ئەمە بەنسبەت جۆری یەکەمیانەوە ئێستا دێنە سەر جۆری دووەمی چۆنیەتی جۆرێکی تر لە چۆنیەتی هەیە گەل لە شتێکە بوو ئەوە لەبارەیەوە دەڵێن زەبروەشێنە یا دەستوبردە یا هەمیشە ساغە یا هەمیشە نەخۆشە بەگشتی ئەوانەی کە لەبارەیانەوە دەوتێ هێزێکی سروشتیان هەیە یا بەهێزێکی سروشتی ئەوانە کە ئاوان لەبارەیانەوە ئەوە ناوتێت تووشی حاڵەتێک هاتوون بەڵکو دەوتێ ئەوانە بە سروش بەهێزن یا بێهێزن ئیتر بۆ ئەوە بێت کە بە ئاسانی کار لە شتێک بکەن یا بە ئاسانی شتێک کاریان لێ بکەن ئەمە کە هەیە لێرە باسی ئەوە دەکا کە هەندێک لە ئینسان هەیە هەر بە سروش شتێکی تایە یانی شتەکە سروشتیە ئەوە نیە تەمرینی لەسەر کردبێت بۆ نمونە هەیە بە سروشت جەستەی بەرگەی سەرما دەبێت یعنی لە کاتێکا کە سەرما هەیە ئەو سەرمای نابێت ئەمە شتێکە بە تەمرین بەدەستی نێنەوە بە سروش لەناو جسمیا هەیە بۆ نمونە کەسێکە تەمەنی گەیشتوێتە 100 ساڵ نەخۆشی بەخۆیەوە نەبینی ئەمە چییە؟ هەر ساغە هەرشە دایمە هەر نەخۆشە هەمیشە نەخۆشە ئەمە هەر نەخۆشە ینی هەر ساغ و هەر نەخۆش چۆنیەتین بۆچی چونکە بوونەتە حاڵەتێک لەو کەسا تکرار دەبنەوە ینی ئەوە نییە یەکجار ڕوو بدات و بەڕاوگوزەری لە بارودۆخێکە وەزەکە بێت و ئەمە ئێن بێت ینی ئەم کەسە ئەوە نییە ڕۆژێک لە ڕۆژان دەچێتە دەرەوە و جلی زۆری لە بەرانیە و بەفریشباریەوە و بەڵام سەرمای نییە بەڵام بۆ ڕۆژی دواتر ڕۆشتەوە سەرمای دەبێت ئەوەی کە لەو حاڵەتە سەرمای نییە ئەوە یعنی حاڵەتە ڕێکەوتە بەڵام ئەو کەسەی کە هەموو کاتێک سەرمای نییە ئەوە ئیتر بووەتە توانا بەڵام ئەمە توانایەک نییە
کە وەرگیرا بێت یعنی ئەم توانە توانایەکی سروشتیە یعنی جەستە هەیە بە تەبیعی نەخۆش ناکەوێت ینی بەرگریەکی مەنەعایەکی زۆری تایە ئەمە کە پێی دەڵێ چۆنە دەڵێ هەر ساغە ینی دایمە ساغێکە بەردەوام ساغە ینی هی ئەوە نییە تۆ پێ بڵێ نەخۆش دەکەوێت یا ناکەوێت هەمیشە ساغە یا کەسێکی ژەیە دایمە نەخۆشە ئەمەی کە نەخۆشیەکەی بەردەوامە ئەوە لە ناویا دەبێتە وەکو توانستەکەی لێ دێ بەڵام لە عینی کاتی شاچی نییە توانست نییە ینی چۆنیەتیە بەڵام چۆنیەتیەکە بە سروش وەریگرتووە بە سروشتایەتی نەک بە وەرگرتن بە کەسب چونکە توانستەکان بە کەسب وەری دەگری فەرەزەن ئینسانێک کە لەدایک دەبێ ئیمکانی ئەوەی تایە ببێتە مۆسیقار ینی توانای بە مۆسیقاربوونی تایە بەڵام توانستەکەی نییە بۆ ئەوەی تواناکەی ببێتە توانست ئیمکانەکەی ببێتە قودرەت دەبێت چی بکە دەبێت ڕاهێنان بکە بەڵام کابرا کە نەخۆش ناکەوێت ئەم کەسە کار دایمە نەخۆش ناکەوێت ئەمە تەمرینی نەکردووە لەسەر دروستی تاوەکو بڵێ بووەتە کەسێکی تەندروست و هەمیشە تەندروست یا ئەو کەسێک کە نەخۆش کەوتووە تەمرینی لەسەرەوە کردوێ بەردەوام نەخۆش بکەوێت نە ئەمە لە خۆیان وەکو حاڵەتێکی جێگیر وەریگرتووە ئەویش لە خۆیان وەکو حاڵەتێکی جێگیر وەریگرتووە یا کەسەیە بەردەوام جەستەی گەرمە هەیە بەردەوام جەستەی ساردە تۆ دەڵێ کەسەکە چۆنە دەڵێ ساردە کەسێکی ساردە یا کەسێکی گەرمە بەڵام بۆ کەسێک کە تای بێت گەرم بوو بێت ئەم کەسە ناتوانێت ئەوەی پێ بڵێ دەڵێ تایەتی یا دەڵێ گەرمای بووە یا نەک خۆی گەرمە تعریفت کردووە بەوەی کە ئەوەیە بەڵام کە کەسێک گەرمای بێت ئەمە یان خۆی گەرم نییە ئەمە گەرماکەی بۆ حاڵەتێک وەرگرتووە و ئەم گەرمایە دەداتەوە و حاڵەتی تەبیعی خۆی وەردەگرێتەوە گەرم نییە هەموو کاتێک بەس ئەوی تر تۆ دەڵێ کەسێکی گەرمە دەمان لە هینە ئەڵشوونیەکانی شاباسی دەکات دوایەوە جۆرێکی تر لە چۆنیەتی هەیە بۆ نمونە کەسێک لە شەرما سوور دەبێتەوە تۆ بەو کەسە ناڵێ سوورە دەڵێ سوور بوویەوە سوور هەڵگەڕا بەڵام کەسێک کە خۆی ئەو سووریەتی تایە دایمە سوور بووەتەوە کەسانێکە ناوان هەر سوورن خۆیان ئەم سووریەتیە دەڵێ کەسەکە سوورە یعنی چی دەکەی ینی تعریفی کەسەکە دەکەی بە ڕەنگەکە بەڵام لەوی ترا کە حاڵەتە و جێگیر نییە ناتوانانی تعریفی کەسەکە بکەی بە ڕەنگەکە دەڵێ سوور هەڵگەڕاوە ینی ئەمەیان تەنها حاڵە ئینفعالیە ئەوی تریان بۆتە حاڵەتێکی جێگیر جا ئەوانەی کە هەیە فەرەزان کەسانێگەن ینی بە تەبیعەت تووڕن معنی دایمە تووڕن ئەمانە چین حاڵەتێکی جێگیرن تۆ دەتوانێت بە کەسەکە بڵێ تووڕەیە بەڵام ئەگەر ینی کەسێکی تووڕەیە فەرەزان من لێم دەپرسن فلانە کەس چۆنە دەڵێم کەسێکی تووڕەیە جوابی چۆنەکەم دایەوە بەڵام ئەگەر کەسێک تووڕە بوو تووڕەیان کردبوو من دەتوانم بەو کەسە بڵێم کەسێکی تووڕەیە کاتێ پێناسەی بۆ تۆ دەکەم بێگومان ناتوانم بی ئەدام تووڕە بووە تووڕە کراوە تووڕە بووە و لەگەڵ تووڕەیە دووشتی جیاوازە کەوتت کەسێکی تووڕەیە ئەوە تعریفت کردووە بەڵام کەوتت تووڕە بووە ئەوە خەبەرێکت داوە تعریفت نەکردووە لە چۆنە دەبێت تعریفکردنەکە هەبێ کاتێکیش تۆ دەتوانی تعریف بکەی نەک خەبەر بدەیت ئەو ئەگەر بێت و چی بێت ئەگەر بێت و ئەو چۆنیەتیە لەو کەسا جێگیر بێت ئەو حاڵەتە لەو کەسا جێگیر بێت ئەڵێ لە ئەوانش کە شتانەگەیە دەڵێ ڕقن یا دەڵێ نەرمن یعنی ئەگەر فعلەن ئەمیشە ڕق بێتەوە ڕقیەکە ئەڵێ ئاسن چۆنە دەڵێ ڕقە بەڵام ئاوێک کە دەیبەستێت یا گەچێکە دەیبەسێت دەڵێ گەچەکە ڕق بۆ یا چیمەنتۆکە ڕق بووە نەک خۆی ڕقە یعنی ئەمە وەکوێنێک وایە بەس ئەوی تر خاصێتێکە تۆ دەتوانانی لە ڕێگەیەوە تعریفی بکەیت بەس ئەمە حاڵەتێکە وەریگرتووە دەکرێت حاڵەتەکە بەربدات ئێستا وازارم لەو جۆرەش ئەو جۆرەش ڕۆشن بوویەوە
کە ئەو جۆرە لە چۆنیەتی کاینە. ئێستا دەچینە سەر جۆری سێیەم. جۆری سێیەم زۆرە بەڵام تۆزێکی لێ باز دەکەین و دوایەوە ئەوی تری دەیڵینەوە بۆ جاری تر ئەوەی کە باسی دەکەین هەوڵ بدەن بۆ دەستی دابێ لەگەڵ یا بڕۆن و بیری لەکەنەوە. ئەڵێ جۆری سێیەم لە چۆنیەتیەکان ئەوانن کە بە چۆنیەتی هەڵچوونیەکان ناو دەبرێن. نمونەی ئەمانەش شیرینی و تاڵی و ئەوانەی تریش کە وەک ئەوانن. هەروەها گەرمی و ساردی و سپیالگەڕان و ڕۆژداگەڕان وا دەردەکەی ئەمانە چۆنیەتی بن چونکە ئەوەی ئەو حاڵەتانەی وەرگرتووە لەبارەیانەوە دەوترێت چۆنە. نمونەی ئەمان گوینە کە لەبارەیەوە دەوترێت شیرینە. کاتێککە دەڵێ چۆنە دەڵێ شیرینە چونکە شیرینی وەرگرتووە، یان بە تەنێک دەوترێت سپیال گەڕاوە چونکە سپێتی وەرگرتووە. ئەمە بۆ ئەوانی تریش وایە. کاتێک لەبارەی ئەمانەوە دەوترێت چۆنیەتی هەڵچوونیەکان ئەوە لەوەوە نییە کە ئەو شتانە ئەو چۆنیەتیان وەرگرتووە کالێکیان لەگەڵ شتێکدا کردووە. لەوێەوە ناوتێ هەنگین شیرینە کە کالێکی لەگەڵ شتێکی تر کردووە و لەبارەی ئەوانەی تریشەوە ئەمە ناوتێکەوە گەڵن. تەمەن لە مۆزوعی چۆنیەتی هەڵچوونیەکانە دووشت هەیە لە یەکی دەبێت جیا بکەینەوە. شتێک کە لە شتێکا ڕوو دەدا کالێک دەکەن لە کالێکردنەکە ئەو خاسەتە وەردەگرێن. شتێکیش کە وا دەکا شتێک کالێک بکە، یعنی ئێستا ئەنگوین کە شیرینە شیرینی بوونەکەی لە دەرەنجامی کالێکان نییە، بەڵام کاتی ئێمە شیرینیەکەی هەست پێ دەکەین کالێک لەناو ئێمە ڕوو دەدا. بەڵام شتێک کە کەسێک لەناو خۆیان هەڵدەچێت ئەمە چییە؟ ئەمەیان کالێکە لەناو کەسەکە ڕوویداوە. یعنی ئێوە دایمە کە ئێمە دەمانەوە تعریفی چۆن بکەین، یعنی تعریفی شتێک دەکەین بە چۆن. ئێمە تعریفی هەنگوین دەکەین بە شیرینی بەهۆی کالێکردنەوە نییە لەگەڵ شتێکە لەگەڵ زمانی ئێمە. یعنی هەنگوین خۆی لە خۆیان چییە؟ شیرینە، نەک زمانی کە کالێک دەکات لەگەڵ زمانی ئێمە شیرینەکەی لێ پێیا دەبێت. بەڵام ئێمە کاتێک کە بۆ نمونە حاڵەتێکمان هەڵچوونێکمان تیا دروست دەبێت، فەرزەن تووڕە دەبین، ئەمە تووڕەیە چییە؟ لە دەرەنجامی کالێکایە لەناو ئێمە دروست بووە. ئەمەیان بەهۆی کالێکەوە دروست دەبێن چۆنیەتیان، ئەوی تریان بەهۆی کالێکەوە نییە. تەبەن ئەمە لە مۆزوعی جۆری سێمە ئاوە گرنگە کە ئەوەی کە کالێکە لە بەرەمی کالێکێکە جایکەینەوە ئەو چۆنەی کە لە ئەنجامی کالێکە کە پێیا دەبێت لەگەڵ ئەو چۆنەی کە لە ئەنجامی کالێکێک پێیان نابێت، ئەو دوانە لە یەکتر دەبێت جا بکرێنەوە. دوای ئەوە دەبێت چی بکرێت؟ دەبێت حسابی ئەوە بکرێت بنەمای جێگیری. ئایا ئەو شتە جێگیرە یا جێگیر نیە؟ ئەگەر جێگیر نەبوو لە ناو شتەکە ئەوە ناتوانین پێناسەی بکەین بەو چۆنیەتیە. ئەگەر جێگیر بوو ئەوە دەتوانین پێناسەی بکەین. لێرە من ڕادەوەستم لە دەرسی داهاتووەوە جۆری سێیەم و جۆری چوارەم لە چۆنیەتی